محوی سێ کوچکەی شەریعەت و حەقیقەت و تەریقەت، دۆزەرەوەی ڕەمز و تەڵیزمەکانی عشقی حەقیقی و وێڵی ڕێگەی فەنابوون، نزیک لا دەبوو نزیکتر لە محوی. سەدەی 19 سەدەی جموجۆڵی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری بوو، نەک هەرچەنیا بۆ نەتەوەی کورد بگرا بۆ هەموو گەلانی ڕۆژهەڵات. دوای دروستبوونی سلێمانی لەلایەن بابانەکانەوە شێوەی ئاخاوتنیا بنەماڵەیە دەبێتە زمانی فەرمی میرنشینەکەش. نالی و سالم و کوردی شاعیر لە چوارچێوەی ئەم میرنشینەدا زمانێکی ئەدەبی یەکگرت و بەرهەم دێنن کە دواتر لای لێکۆڵەرانی ئەدەب بە قوتابخانەی شاری نالی دەناسرێتەوە و تاوەکو ئەمڕۆژ بەشی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان هەر بەم زارە دەدوێن و دەنووسن کە لە زمانی ئەدەبی یەکگرتی قوتابخانەکەی نالیەوە سەرچاوە دەگرێت. ئەگەر لەم پلەبەندیە بنواڕین و قۆناغی یەکەم بە سەرەتای دروستبوونی قوتابخانەی نالی دیاری بکەین، لە ساڵانی 1820 بۆ ساڵی 1860 لەسەردەستی نالی و سالم و کوردی ئەوە محوی دەکەوێتە قۆناغی ناوەند یان دووەم، هاوتا لەگەڵ هەریەکە لە حاجی قادری کۆیی، شێخ ڕەزا، میسباح و دیوانی ئەدەب و حەریق و حەمدی لە ساڵانی 1860 بۆ 1970. دوا قۆناغیش لە ساڵی 1970 دەست پێ دەکات و لە ساڵی 1920 کۆتایی دێت. کۆتایی هاتنەکەشی پەیوەندی با شۆڕشی نوێگەری لە قۆناغی کلاسیکیەوە بۆ قۆناغی ڕۆمانتیکی و ڕیالیزمیەوە لەسەر دەستی عەبدوڵڵا گۆران و شێخ نووری شێخ ساڵحەوە. بۆ یەکێکی وەک نالی کاتێک میرنشینی بابان دەکەوێتە چنگ وەسمانیەکان، برین و زامێکی قوڵ لە شارەکانیدا هەست پێ دەکرێت و هەر ئەوەش دەبێتە هۆی سەرهەڵگرتنی. بۆ نالی هەرچەنیا بە کوردی نووسین گرنگ نەبوو، بەڵکو شاعر چەند ئامرازێکی جوانی ناسی بوو، هێندەش نەتەوایەتی بوو. بەڵام بۆ محوی ئەمە تەواو جیاوازە، ئەمەش بەهۆی جیهانی بیننەکەیەوە. ئەدەبی محوی هەر لە سەرەتاوە خۆی بەڕووبەرێکی سۆفی لیریکیەوە خەریک دەکات. ئەو تەنها ئەوە لای گرینگە کە بە کوردی دەنووسێت، چونکە لە دیدگایەکی تایبەتەوە دەڕوانێتە جیهان و مرۆڤیش وەک بوونەوەرێکی فرەڕەهەن تەماشا دەکات. بێگومان لەم ڕوانگەیەوە ناتوانین نکۆڵی لە هۆشیاری و هەستی نەتەوایەتی محوی بکەین، چونکە بۆ ئەو جیهانی بوون تەلیسمێکە، ناسیۆنالیزمیش ناتوانێت خۆی لە قەرە بدات. ئەو هەوای شاری محوی ئاڵۆز و فرەلایەنە، لەلایەکەوە هەناسەکانی لە تەریقەتی نەقشبەندی و وەردەگرێت و لالایەکی دیکەشەوە شەریعەت خۆی بە سوێبانی شارەکانیەوە هەڵواسیوە. لەو سەری شۆ سۆفیگەری و تەسەووف زمانێکی پرزەوقی بەمانە ڕۆحانیەکەی بە خەیاڵدانی شاری محوی بەخشیوە. دواماجی پرۆژەی شاری محوی حەقیقەتە، چونکە لە فکری سۆفیگەریدا کەشفی ئەم چەمکە دەبێتە بناغی ژیان. محوی خۆی پێناسی حەقیقەت ناکات، بەڵکو لی وردەبێتەوە و مەودا ڕۆحانیەکەی لە تەجەلابوونەوە وەردەگرێت. حەقیقەت لای محوی وێڵگەردیە، ئەوە تا دەڵێت وەنەوزێکم شەوێدا گەیە سەرم و وتی هەستە هەتاوت وا لە سەرکەوت، لە کێ یاڕەب خەبەر پرسی بکەم من، کار کەس بۆ خەبەر چوو بێخەبەر کەوت. بەم پێ ڕامان و تەماشاکردن لە شاری محویدا ڕامانێکە بەرەو ناوەوە و زۆر بەدەگمەن تەماشاکردنێک لە محویدا دەبینین کە بەرەو دەرەوەی بێت. بە گوتەی گاستۆن باشلار ئەم تەماشاکردنەش پرانسیبێکی گەردوونیە، ئەمە شوا دەکات هەرگیز حەقیقەت وەک پارچەیەکی کامل دەرنەکەوێت و بەردەوام لە گۆڕاندا بێت. محوی شاعیری عیشقە، عیشقێک کە هەمیشە لە نێوان سێبەر و ڕووناکیدایە، لە نێوان وەسڵ و فیراقدایە، لە نێوان یەکگرتن و گوێبوونەوەدایە، لە نێوان حضور و غیابدایە. دەکرێت بڵێین محوی شاعری نێوان ژیان و مەرگە، لە ڕێگای وەسفی بەرجەستە و مادیەوە قەوارە باستەکانی دەدات و دەیکات بە ئاینی خۆی. ئەم قەوارەیە زۆر بە ئازارە، وەلێ تەنها لە ڕێگای زیکری خودداوە محوی بۆ ساتێک دەچێتە ناو دنیایەکەوە کە ئازارەکانی بە شێوەیەکی کاتی تیمار دەکەن. محوی سەر بە ئەدەبیاتێکە کە بەلایەنی کەمەوە دەستە دەڕەگ و ڕیشەی لە ناو کلتوری ڕۆژهەڵاتدا داکوتاوە. هەر لە حەلاجەوە کە ڕووی دەمی کردە میلەت و گوتی ئەنە الحەق تا دەکاتە شیرازی و عەتار و ڕۆمی. سەرچاوەکانی عیشق لای محوی پارچە پارچەن، گرنگترینیان لە وێنەی ژندایە. محوی وێنەیەکی کامڵی ژن ناکێشێت، بەڵکو پارچە پارچی دەکات. قژی ئاڵۆسکا و چاوی پڕ لە کلو، دەست و پەنجەی خەناوی، باڵاچنار، ڕوخسار وەک مانگ و زارپڕ لە عاقیق و جامانی تۆزاوی کە بۆنی میسکوان بەروونەباتی لێدێت. ئەم وێنەیە تەواو سرکە لە شارەکانی محویدا دەستی بەسەر داناگیرێت و هەر یەکەیان بۆ خۆی دەبێتە چەندین وێنەی دیکە. ئەمانە توخمێکی سۆفیگەری گەردوونین، بۆ نمونە وا هەست دەکرێت کە مەیخانە جیهانێکی داخراوە، بەڵام لای محوی و جیهانی سۆفیگەری دەرگای مەیخانە لەسەر گازەرای پشتە.
لە ژێرخامی مەحویدا مەیخانە هەندێک جار دەبێتە شوێنی عیشق و هەندێک جار دەبێتە جیهانی عیشق و بەڵکو هەندێک جاریش خۆی دەبێتە مەملەکەت و وڵاتی عیشق. لە مەیخانە خودا گەر ئێمە دەرچین بە کێ بین ئیلتیجا بۆ کێ هەدەرچین کە ئێمە چوونە جەننەتمان بە تۆدا لە ئێمە لا دەزاهید ئێمە هەرچین. سەرچاوەکانی عیشق لای مەحوی جەستەی معشوق بە هەموو پێکاتەکانیەوە سەرچاوێکی گرنگن بۆ عیشق و ڕوانینی مەحوی. بەڵام ئەم جەستەیە لای مەحوی توخمێکی کە تواری نییە بەڵکو بەرەو هەوارگەی خەیاڵ ڕاپێچی دەکات. خاڵێکی گرنگ لای مەحوی کە دەراسە و جادووی سەرچاوی عیشقەکەیەتیەوەیە کە تەنها باز لە بەشی سەرەوەی جەستە کراوە. لای مەحوی سەرچاوی پێکاتەکانی وەک ڕوخسار، گۆنا، زوڵف و پەرچەم و برۆ و برژان بەرجەستە دەبن. ئەمەش هەمانە شتەیە کە نێلی ڕۆنی باسی لێوە دەکات لە کتێبی عیشق و ئەفسانەکانی دڵ کاتێک دەڵێت جەستەیشن لە ڕوخسارەوە تا کەمەر خودا دروستی کردووە و لە کەمەریشەوە بۆ خوارەوە بەرهەمی شەیتان و غەریزە شەیتانیەکانە. لەم ڕەگەزانەش چاوپانتاییەکی گرنگی لە شاری مەحویدا هەیە. چاوی مەحوی هەوارگە و مەنزڵی معشوقە و معشوقیش لە دنیای سۆفیگەریەوە دێت. بە ئاوی گریە هەردەم ناوی چاوم شوشتووە نەکجێت بە خوێن ئاغوشتە بێ تۆ چاوەکەم بڕوانە چۆنم بۆت. خەمی خۆیشی نییە مەحوی لە دڵیا هەر غەمی تۆیە لای عیشقتدا دەکەم غەم بۆ بەغەم بڕوانە چۆنم بۆت. تەماشاکردن لای مەحوی ڕۆدەچێتە دڵیش کوانووی نهێنیەکانە و هەر لەوێش چاو ڕووناکی وەردەگرێت. لە پڕە و چاوە هەڵدەبرێت و جەرگی عالەمێ دەبڕێ نییە هەر بەرقە غەمزەی دڵشکافێ بێبەری قەمما. سەرچاوەکانی عیشق لای مەحوی فرەن لەناو یەک سەرچاوەش پەرت و بڵاون. مۆدێلەکانی عیشقی مەحویش وەک سەرچاوەکانی فرەن. مۆدێلی شێتی لەیلا، مۆدێلی فەرهادی کۆکەن و کوڕی چیا، مۆدێلی مەحوی میراتگری شێخی سەنعان، مەیخانە و شەراب و ساقی، زیکر و خەڵوەت و مەحوو بوونەوە لە بەردەم یاری معشوقدا. هەموو ئەم چەمکانی مەحوی لە ئاو هەوای سۆفیگەریدا بەکاریان دێنێت لە بەکارهێنانی ڕۆژانەدا مانایەکیان بۆ نادۆزینەوە بەڵکو میتافۆرێکی سۆفیگەری و تەسەوفین. هەروشێک لە دەمی عەرەب دێتە دەرەوە مانا و زەلالەتی تایبەت و جیاوازی هەیە. مەحوی پێچەوانەی شاعرانی پێشخۆی لە ئازار و ناڵاندن و یادەوەریەکانی بەخۆی زوڵمی معشوقەوە ڕاناکات بەڵکو هەرچی ببێتە هۆی بیرهێنانەوەی ئەو معشوقە پیرۆزە لای. ئەگەر شەو لای شاعرانی تر فیراق و دابڕان و خەیاڵی دووری یار بێت، ئەگەر لای شاعرانی دیکە شەو سەرچاوی نەهامەتی و شوم و بەدبەختی بێت، ئەوە لای مەحوی شەو پێگەی لە ڕۆژ گەورەترە، مانگ لە خۆر ڕازاوەترە، شەو سەتری ئەحواڵی گوناهکاران و عاشقا، شەو پڕیەتی لە دوور و مەرجانی معریفەت، شەو دەریایەکی بێ مەهلەکەی خنکانە بۆ مەحوی. هەر لە وەسفی شەودا دەڵێت شەو کەسێ پرسی لە خۆ دەرخستنی پەروانە شەو، ئەو وتی ناتێگەیشت و تەجربەی مەردانە شەو. هەرسیا بەختانی عیشقە مەزهەری نووری هودان، شەو نەبێ ئەستێرە مەستورن بەکەم مەڕوانە شەو. ئەمسیا ڕۆزی منە پۆشی عیبی کەسان، ئاشکارە سەتری ئەحواڵی گوناهکارانە شەو. بۆیە زوڵمەت پۆشە نووری ئەهلی جەوهەر دەرکەوێ، سینی حەقیکەن لەسەر ئەمما هووە سێرانە شەو. نەبووە نابینی لە شەو مەحرەمترێ تا ڕۆژی حەشر، پەردە پۆشە هەمدەمە هەم دەردی عوشاقانە شەو. خودپەرستینا لە شەو فێری پەرستن بن کە خۆر، هەر دیاریدا بە دەوری سەریەدا قوربانە شەو. گەر فیراقاگر هەموو ڕۆژێ لە جەرگی بەرنەدا، بۆ هەموو شەو تیرە دڵ سینەی زوخاڵستانە شەو. تێبگا بۆچی بەجانن تالیبی شەو عاشقان، نیوە شەو بوو وعدەگاهی هاتنی جانانە شەو. هەر کەسێ تالیب بە دووڕی معریفەت کۆکردنا، پڕ لە دوور دەریایەکی بێ مەهلەکەی خنکانە شەو. وەک خزر ئاوی حەیاتی فەیزی حەق ئافێتیە، ئەو خودا پێداوە مەحوی تا سەحەر ناڵانە شەو.